شوێنی ئاگرکەوتنەوەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ میوانی ئێمە بۆ کوردستان 24 تایبەت بەم بابەتە مقدم شاخەوان سعیدە گوتەبێژی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی هەولێر سپاس بۆ ئامادەبوونتان کە ئێستا لەناو ئەرکیشتان. ڕێنمایی و مەرجی سەلامەتی بەرگری شارستانی بۆ شوێنە گشتیەکان و کارگەکان چین؟ بەناوی خۆی گەورە سپاس بۆ ئێوە. مەرجەکان بە شێوەیەکی گشتی بۆ کارگەکان و ئەو شوێنە گشتیەکان شوێن بۆ شوێنێکی کە ئەگۆڕێ، بەڵام بە شێوەیەکی گشتی بێ ئەو شوێنانەی کە کار دەکەن و کارگەی گەورن و وەکو ئێرە کارگە و مەخزەنیشیان هەیە دەبێت پابندێکی تەواویان نەبێت. ئەو مەرجانێک کە ئێمە دامانناوە بە پێ ڕێنمای نێودەوڵەتیەکانە بەڕاستی لەسەر NFPA کار دەکەین ئێمە کۆدی NFPA، بۆیە پێویستە ئەو شوێنانە پابندێکی تەواویان نەبێت و ئەو مەرج و ڕێنمایانێک ئێمە پێیان دەدەین وەکو خۆی جێبەجێ بکەن. باش جەنابی مقدم، بۆچی تا ئێستا بەشێک لە شوێنە گشتیەکان و کارگەکان ڕێنمایی بەرگری شارستانی جێبەجێ ناکەن؟ ئێمە ئەگەر تەماشا بکەی زۆربەی شوێنەکان ئەم ساڵ کە ساڵی ڕابردوو بڵێن پلانێکی تۆکمەماندانا بوو بە سەرپەرشتی تاوای بەڕێوەبەری بەرگری شارستانی پارێزگای هەولێر، هەموو ئەو شوێنانەی کە مەرج و ڕێنمایەکان ئێمە دەیانی گرتەوە دەبوو سەردانمان بکەن. ئەگەر سەردانیان نەکردا ئێمە خۆمان تیممان دەنات و پشکنینێکی تونمان کرد و دەرئەنجامێکی باشیشی هەبوو لە کۆتایی ساڵ کە بەراورد بە ساڵی ڕابردوو ئێمە توانیمان 167 ڕووداوەکان کەم بکەینەوە کە دەستکەوتێکی باش وە زیاتر لە 700 شوێن ئێمە ڕێکاری یاساییمان کردوتە بەر و نووسراومان لەسەر کردوون کە بابن نابن لە ڕێگەی پارێزگا و قایمقامەتی ناوەندی هەولێرەوە ڕێکاری یاسایی توندیان لەسەر گیراوەتە بەر داخراون و پێشباردنیان پێکراوە. بۆیە ئێمە هەر شوێنێک کە ڕێنمایەکانی خۆمانە دێنێت لە کاتی تازەکردنەوەی مۆڵەت ئەگەر بێت و وەکو خۆی جێبەجێ نەکەن ڕێکاری یاساییان بەرامبەرەگیر بکەن. باشە، ئەو شوێنانە چەند شوێن بوون کە با بڵین سەرپێچیان کردبوو و ئێوە نووسراوتان لەسەر کردوون و پابند نەبوونە بە مەرجەکان؟ وەکو باسم کرد ئێمە لە ساڵی ڕابردوو 700 شوێنی جۆرا و جۆر لە ئوتێل و مۆتێل و کارگە و باڵەخانە و هەموو ئەو شوێنانی کە پێویست بوو مەرجەکانی ئێمە تێدا بێ کە پابند نەدەبوون ئێمە نووسراومان لەسەر کردو و ڕێکاری یاساییان دژی گیراوەتە بەر. باشە، سزای پابند نەبوونیان چی بوو کە ئەو سزایە ئەیانی گرتەوە و چەندێکیش ئەمە کاریگەری هەبوو کە ئەو ڕێژەیە کەمتر ببێتەوە؟ مەبەستم سزاکانە چەندێک بۆ هۆکاری ئەوەی کە ئەو ڕێژەیە کەم ببێتەوە؟ ئەو شوێنانە ئەگە پابند نەبن یاخود ڕێنمایەکانی ئێمە وەکو خۆی جێبەجێ نەکەن ئێمە مۆڵەتیان نادەینێ کە مۆڵەتیشمان نەدانێ نووسراوەکەمان بۆ قایمقامەتی ناوەندی هەولێر کرد کە ئەو شوێنە سەلامەت نییە، ئەوان لە ڕێی خۆیانەوە ئەو شوێنەدا دەخەن یان غڕامەیەکی دەکەن کە دووبارەی نەکاتەوە یان مۆڵەتێکی کاتی دەدەنێ لەو ماوەیە ئەبێت ئەو مەرجانە جێبەجێ بکات. ئەگە دووبارە جێبەجێ نەکاتەوە ئەو شوێنەکەیدا دەخرێ و هەتاوەکو بە تەواوەتی مەرجەکانی ئێمە جێبەجێ دەکات. باش، بە دوچوونەکانتان بە چ شێوەیەکە بۆ جێبەجێکردن و پابندکردنی کارگە ئەو شوێنە گشتیەکان بۆی کە دڵنیا بنەوەی کە ئەو شوێنە تەواوی ڕێنمایەکانی جێبەجێ کردووە؟ چۆن سەردانیانەکەن؟ لە کتوپڕ سەردانیانەکەن یاخود بە شێوەی تیم، بە شێوەی ئاگادارکردنەوەی پێشوەختە؟ ئێمە جگە لەوەی کەەوە بەرگری شارستانی لە قایمقامەتی ناوەندی و لەگەڵ لیژنەی باڵای قایمقامەتە ئەندامێکمان هەیە وەکو تیمی گەڕۆک دەگەڕێن هەموو بنکەکانی سنووری بەڕێوەبەرایەتەکەمان بڵێن سنووری جوگرافی خۆیان هەر بنکەیەک لە سنووری جوگرافی خۆی پشکنینەکانی بە شێوەیەکی سڕ دەکات. ئەو شوێنانێکەوە پابند نینە نووسراو دەکات بۆ بەڕێوەبەرایەتی ئێمەش بۆ قایمقامەتی ناوەندی هەولێر دەکەین بە بەردەوام تیمەکانمان پشکنینەکەن و ئەو شوێنانش کە خۆیان دێن مۆڵەت تازە ئەکەنەوە دووبارە ئێمە پشکنینیان بۆکەینەوە. ئەگەر سەلامەت نەبن یاخود گونجاو نەبێ ئێمە مۆڵەتیان پێ نادەین جگە لەوەی کە تیمەکانی قایمقامێت کە ئەوتم وەکو باسم کرد کە ئەنداممان هەیە لەوێ بە شێوەی کتوپڕە دەن بەسەر و شوێنانەیە کەوا هەر کەم و کوڕێکیانە بێ دیارەکەن و
بە راپۆرت ئەیدەنە ئێمە و ئێمەش ئیزراعاتەکەین. باشە بۆی کە مەترسیەکان کەمتر بنەوە هاوڵاتیان هۆکارەکان بزانن زیاتر هۆکاری ڕوودانی ئاگرکەوتنەوەکان چییە کارەبایە کەم تەرخەمیە بە ئەنقەستە چۆنە؟ ئێمە ئەم ساڵ وەکو باسم کە 1960 دەچاو پارەوە ڕێژەکە کەمی کرد کە حەزم لێرەوە بە تیش خەمە سەمسان خاڵێک یەکێک لەوانە کە بەڕاستی سەرۆکی حکوومەت لە کابینەین و ئاوڕێکی باشی لە بەرگری شارستانیدایەوە ئەتوانم بڵم کابینەین و کابینەی بەرگری شارستانی بە لە ڕۆی کەلوپەر و لە ڕووی ئۆتۆمبیلەوە و چەندین کارمەند و چەندین ئەفسەرمان لە دەرەوە خولیان بۆ کرایەوە ڕاهێنانی تەواویان بۆ کرا و ئۆتۆمبیلی گرانبەهامان بۆ کڕا کە بەرزەکەی ئۆتۆمبیل ڕزگارکردن بەرزی 100 مەترا ئەتوانن بۆ ڕزگارکردن بەکاربێ و کارمەندمان نێدرایە دەرەوە بۆ ئەوەی کە ڕاهێنان بکەن لەسەر درۆنی ئاگرکوژێنەوە جگەلەوە ئێمە پرۆژەی ڕووناکی کاریگەریەکی زۆری هەبوو لە کەمکردنەوەی ڕووداوەکان بەوەی کە ساڵانە چەندین حاڵەت کە گەیشتە 1000 حاڵەت ڕوودانی ماڵان سوتانی ماڵانەوە بەهۆی شۆرتی کارەباوە بەڵام پرۆژەی ڕووناکی ئەو کێشەیەشی نێش تەنها لەو شوێنانی کە پرۆژێکی ڕووناکی ئێستا نەگەیشتۆ ئێمە چەند حاڵەتێکمان هەبووە کە ڕێژەکەی بە 170 زیاتر ئەم ساڵ کەمی کردووە لە چاوپارە سوتانی ماڵان و سوتانی مەحاویلەمان کەم بۆتەوە لەبەرەوەی لۆدێکی زۆری پێشتا لۆدێکی زۆری کەوتو بۆ سەر ئێستا لۆدەکەی لەسەر نەماوە وەجگەلەوە سوتانی مۆلیدەی گەڕەکانمان نەماوە کە ئەمە هەمووی کاریگەرێکی باشی هەبوو هەم لە ڕووی ژینگەی و هەم لە ڕووی ئەوەی کە ڕووداوەکانی ئێمەش کەم بوونەوە مەترسی لەسەر هاوڵاتیان و قوتابیان نەما لە وەرزی زستانە کە زۆربەی ئامودی کارەبەکان بەهۆی ئەو هەموو جەنجاڵی وایرەوە شۆرتی کارەبایە کەوتە سەر بەڕاستی ئەوە کاریگەرێکی زۆری هەبوو. باشە مقدم شاخەوان ئەمەژەت بەوە کرد کە تیمەکانتان ڕاهێنانیان پێکەن جگە لە ڕاهێنان لە ڕووی لۆجیستی و لە ڕووی ئامێرەکانەوە تەواوی و ئامێرانەی کە لە بەردەستی بەرگری شارستانیە هەمووی ستانداردا هەموو ئەو پێداویستانێکە لە وڵاتانی پێشکەوتو هەیە لە هەرێمی کوردستانیش بوونی هەیە؟ بەڵێ ئەتوانم بڵم تا ڕادەیەکی باش ئێستا ئێمە بەرەو پێش چوینە و کاردان ڕنگدانەوەیکی باشیشی هەبوو لەسەر کارەکانمان کە ئەوای کردووە ئەم ساڵ لە چاوپارەوەکو باسم کە 1960 ئێمە ڕووداوەکان کەمکەینەوە لە 2206 حاڵەتەوە کە پار تۆمار کرابوو ئەم ساڵ تەنها 732 حاڵەت تۆمار کراوە کەوا ڕێژەیەکی زۆر باشە و ئێمە بە ئەو پلانی کە سەرەتای ساڵدامان نابوو لەگەڵ ئەو هاوکاری ئەو پاڵپشتێ زۆرەی حکوومەت و ئەو پلانە تۆکمەیە کە لە وەزارەتەوە بۆمان هاتبوو بەڕێبەری گشتی و جەنابی وەزیریش دایمە لەسەر خەت بۆ لەگەڵیان و بەڕێبەری بەرگری شارستانی هەولێری ڕۆڵێکی کاریگەری هەبووە کە زۆربەی ڕووداوەکان خۆی ئامادەی ڕووداوەکان نەبێت و سەرپەرشتێکی باشی ڕووداوەکانەکە و هەموو ڕووداوەکان بە شێوەیەکی خێرا و بۆ ئەوەی خەبارەی ڕووداوەکە و زیانەکان زۆر نەبێت کە ئەمە ڕنگدانەوەیکی باشی هەیە بۆ گۆڕانکاریی زۆر باش ڕوویداوە لە ساڵ ساڵی پار و ساڵانی ترەوە. بەڵێ مقدم شاخەوان لە کاتی کۆنتترۆلکردنی هەر ڕووداوێکی نەخوازراوە بە تایبەتی ئاگرکەوتنەوە ئەو بربەستانە چین کە دێنە ڕێگاتان و کارەکەتان لێ ئەستەمەکەن. بربەستەکان سەرەتای کە پەیوەندی نەکردنە بەڕاستی هەندێک حاڵەتە بێ ڕووداوە بێت درەنگ پەیوەندی بە ئێمەوە ئاکەن چونکە ئێمە ژوورێکی کۆنتترۆلمان هەیە هێڵێکی گەرممان هەیە 24 سعات کراوەیە ئەبینی دەدەقە چارێکێک دوای ڕووداوەکە پەیوەندی بە ئێمەواکەن کە ئەوەش ئاگرەکە گەێنتە قۆناغێکی مەترسیدارتر بۆیە ئەمە داواکەین زوو پەیوەندیمان پێ بکەن و لە شوێنی ڕووداویش کە ئاگەین ئەو هاوڵاتیانی کە هەتا ئۆتۆمبیلەکانمان نەگاتە شوێنی ڕووداو لە شەقامەکان هاوکارێکی تەواومان بکەن و لە شوێنی ڕووداویش بەداخەوە ئەبینین چەندین هاوڵاتی بەبێ ئەوەی جلوبەرگی سێفتی و سەلامەتیان لەبەر بێ دێن بۆ وێنەگرتن و بۆ لایفکردنەوە کە ئەوەش مەترسێکی زۆری هەیە بۆ سەرگیانیان هەرچەندە ئێمە زۆربەی کات لە ڕێنمایی و شارەکانمان بڵاومان کردەوە کەەوە مەترسیەیە لەو شوێنانە کۆ بنەوە ئەوە ئاستەنگێکی زۆر بۆ ئێمە پەیدا دەکا و ئەمە شتێکی کەش بڵام کە پێشتر ئێمە تۆزە بە زەحمەت ئاومان دەسەکەوت و تەنکەرەکانمان پڕ کردەوە بەڵام ئێستا بەوەی ڕۆژێ ئاوی خێراوە ئێمە ئاسانکاریەکی باش کراوە لە زۆربەی شوێن ئەمە ئەتوانین ئۆتۆمبیلەکانمان لە نزیکترین خاڵ پڕکەینەوە و زوو بگەینەوە شوێنی ڕوودا چونکە ڕووداوێکی هاوشەوی ئێستاوی کە لە پشتمەوەی بینی
چەندین تەنکەر ئاوی پێویستمان ئێمە بە بەردەوام تەنکەرەکانمان پڕکەینەوە کە ئەوەش ئەم ساڵ چەندین شوێن های درێنتی بۆ خۆماندانێن و داوایان لێ کردوینەکە لە هەر سنووری بنکەیەک چەندێکمان پێویست بێ ئەو دەمی لە ئاوانە دابنێن بۆ ئەوەی ڕاستەوخۆ ئێمە تەنکەرەکان پڕکەینەوە لەسەر پرۆژه ئاوی خێرا کامەش کاریگەرێکی زۆر باشێ بێ زۆر سوودی لەوەرەگرین ئێمە. سپاس دەکەین وەقەدەم شاخەوان سعید گوتەبێژی بەڕێبەراتی بەرگری شارستانی هەولێر لەگەڵمان بوویت و میوانی کوردستان 24 بووی.